هەواهەنگی دەوڵەتەکانی ئێران، تورکیا، سووریا و عێراق لە دژی خەڵکی کوردستان. هەڕەشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەرحەزب و لایەنە سیاسیەکانی کوردستان کە چەندین ساڵە لە هەرێمی کوردستان بنکە و بارەگایان هەیە، بەشێکە لە هەواهەنگیەکی ناوچەی دەوڵەتەکانی ئێران، عێراق، تورکیا و سووریا لە دژی خەڵکی کوردستان. هاوکاتبوونی ڕووداوەکان ئەم دوایانە ناتوانێت بەڕێکەوت بێت. یەکەم، دەوڵەتی سووریا بە هەماهەنگی لەگەڵ کۆماری ئیسلامی عەشیرە خۆجەیەکانی ناوچەکەی چەکدار کردووە و ڕێکی خستوون بۆ ئەوەی هێرش بکەنە سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی بزوتنەوەی ڕۆژاوە. ئەو شەڕ و ڕوبەڕووبوونەوە خوێناویانەی کە لە منبج و دەیرە زوور لە ئارادەیە بوونەتە هەڕەشەیەکی جددی لە دژی بزوتنەوەی ڕۆژاوە. ئەوە لە حاڵێکدایە کە هێرشەکانی دەوڵەتی تورکیاش لە دژی خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستان بێپسانەوە بەردەوامە. دووهەم، گوشارەکانی حکوومەتی عێراق لەسەر هەرێمی کوردستان چڕتر بوونەتەوە. هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان بە فەرمانی دادگای فیدراڵی، وەستاندنی بەرهەمهێنان و فرۆشتنی نەوت، دواکەوتنی بە ئەنقەستی ناردنی بوجێ مانگانەی هەرێم، کردەوەی هەڵخڵێنەر و هاندرانە لە شاری کەرکووک و سنووردارکردنی چالاکی حەزبە کوردستانیەکان لەم شارە، پەرەسەندنی فشارەکانی هێزەکانی حەشتی شەعبی لە دژی خەڵکی گونجەکانی دەوروبەری کەرکووک و ناچارکردنیان بە کۆچکردن لەو ناوچانە لە زومرێ ئەو فشارانان. سێهەم، چڕبوونەوەی هێرشە ئاسمانیەکانی دەوڵەتی تورکیا لە قوڵای هەرێمی کوردستاندا کە نەک تەنیا گریلاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە، بەڵکو بە ئەنقەست و بەبێ هیچ ڕەشاوکردنێک خەڵکی ئاسایی دەکەن ئامانج. ئەوە لە کاتێکدایە کە دەوڵەتی تورکیا نزیکەی 50 کیلومتر هاتووەتە ناو قوڵای خەڵکی هەرێمی کوردستانەوە. هەروەها لە کاتێکدایە کە شاری کەرکووک خەریکی ڕێکخستن و هاندانی حەزبە تورکمانەکانە لە دژی کوردەکانی دانیشتووی ئەو شارە. ئەم ڕاستیانە ئەوە دەردەخەن کە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی لە دژی لایەنە سیاسیەکانی کوردستان ئێران بەشێکە لەو هەماهەنگیە ناوچەیە کە بە شێوەیەکی فەرمی یان ناڕاستەوخۆ ڕێکەوتنی لەسەر کراوە. ئۆڵتیماتۆمی کۆماری ئیسلامی ئێران بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش هەر لەم چوارچێوەیەدا دەبێ خوێندنەوەی بۆ بکرێت.